رنگ و رنگی کوردەواری لەگەڵ خەڵکو وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرا ومقاما قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما خواپاداشتی کاک ئەحمەد زانا بێتەوە. خۆشەویستەکان، هەمیشە ئەو کەسانی کە هەڵگری قورئان بوون و زانایانی پێشینی ئێمە خاوەنی عیزەتی نەفس بوون، خاوەنی غیرەت و توانایەکی وا بوون، چونکە قورئان لە سنگیاندا بوو، حافظی قورئان بوون و هەڵگری قورئان بوون، تەنەزولیان بۆ هیچ کەسێک نەکردووە. خاوەنی ئەدەب و ئەخلاقێکی وا بوون کە هەمیشە و هەردەم نەوەکانی دوای خۆیان، قوتابی و شاگردەکانیان و مێژوویان شانازیان پێ بکات. یەکێک لەو کەسانە مامۆستا مەلا حەسەنی دزڵی کە مەلایەکی کورد بووە ڕەحمەتی خوای لەبێ، پیاوێکی حەقبێژ و زانایەکی جگە ئەوەی کە زانایەکی قسەخۆش و شاعیرێکی بەتوانا بووە.
لە یەکێک لە هەڵوێستەکانیدا کە ئەو پیاوە وێڕای خوێندەواری و زانایەتی دیارە لە ڕووی مادیەوە هەژار بووە. یەکێک لە دەسەڵاتدارەکانی منتیقەی شارەزور و هەڵەبجە ئەزانێ مامۆستا شخصیەت و کەسایەتی چۆنە، ئەنێرێ بە دوای داونامەیەکی بۆ ئەنووسەیە بۆ ئەوەی ببێتە کاتب لە لای ئەو دەسەڵاتدارە. بەڵام کاتێکیش ئەو سیر ئەکا ئەو دەسەڵاتدارەیە ئەو سەردەمە عەلاقەیەکی لەگەڵ بەریتانی و ئینگلیزەکان هەیە و جۆرێک تەسەڕف ئەکا کە لەگەڵ ڕەوشتی موسڵمان و ئەهلی قورئان ناگونجێ بەم پارچە شیعرە لە پشتی نامەکەی خۆیدا جوابی ئەداتەوە. ئەڵێ سەر وەک مەسینەی سەگ لە سەرسینە الخەبیثات للخەبیثین. آخر کام ئینسان دەستە برای سەگە ڕەفیقیتان جیم پێ ناشیرینە. هەر کەسێ سەگی کرد بە هاوخوانی ئەوە نۆکەری ئینگلیسینە. قدرەت و سەروەت جاه و جەلالەت پێشکەش بەوانەی پێیان شیرینە. سەتف و لەحنەت لە قوربان قوربان لە ئاغا فەرمووی یەکجارم قینە. خۆم زەلیل ناکەم بۆ فلس و دینار ئەویش لە سایەی عیزەتی دینە. پێم خۆشە نانی جۆڕەشی عەباڵ دۆینەی خەجیجە و فاتە و جەمینە. کاڵە و کڵاشی ساختەی هەورامان نادەم بە قۆنرەی چەرمی مەکینە. ئیسلام و عیزەت عیلم و کەرامەت کورد و شەرافەت ڕەسمی دێرینە. هەیهوو چەند دوورین من و نۆکەری ئەمەش هەر جۆری کاسە لێسینە. سەلام سەیدی و وێرمەنە دینار خویەکی پیس و زۆر ناشیرینە. ناکەومە پینەی درۆی ئاغایان کەوش و کراسی خۆم ئەکەم پینە. من هەڵۆی لوتکەی بەرزی داڵانیم هەرگیز وەک قاڵاو ناکەومە چینە. حەسەن بۆ مەقام نۆکەری ناکە سەد جار ڕیامە ئەو جۆرە ژینە. خۆشەویستان، ئێستاش گوێبیستی وتاری جەنابی مامۆستا محمودی ئازادی ئەبین با جەنابیان بفەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان، ئێمە لە مەراسمێکی زۆر پیرۆز و شکۆهمەند داین کە مەراسمی کۆمەڵێک قوتابی قورئان، کۆمەڵێک قوتابی مەدرسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیجازەنامەی قراءەی قورئان وەرئەگرن بە چەند ڕیوایەتێک. لێرا بەڕێزان، بەڕاستی قورئان خوێندن بەو شێوازەی کە خوێنرێت لەم سەنتەرانە وەکو ئەو شێوازەیە کە سەحابەی بەڕێزی پێغەمبەر لە دوولێوەی پێغەمبەریان بیستووە و هاتوۆتە دەرەوە. جا ئەوانەی کە لەم سەنتەرانە فێری قورئان خوێندنە بن بە خوێندنی قیراعەتەکان ئەبێ خۆیان وا حسێ بکەن کە ئەنەهوو لە دوولێوەی پێغەمبەری ئیسلام ئەم قورئانیان بیستووە و چۆن لە دوولێوەی پێغەمبەر هاتوۆتە دەرەوە ئەمانیش بە هەمان شێوە تەلەفوزی پێ ئەکەن. لەبەرەوە ئەم قیراعەتە و ئەم بەم شێوازەی ئیجازەنامانە هاتووە دەی تا چۆتە سەر سەحابەی پێغەمبەر و سەحابەی پێغەمبەریش بۆ پێغەمبەری خوا، پێغەمبەری خواش بۆ حەزەتی جوبرەئیل. یعنی بەڕاستی ئەم قیراعەتانەی کە بەم شێوازانە خوێنرێ وا ئەبێ وەها بزانن کە لە دوولێوەی پێغەمبەر بیستویانە. لەبەرەوە بەو شێوازە قورئانە خوێنرێ. قورئان خوێندن بەڕێزان تابعین لە سەحابەی بەڕێزی پێغەمبەریان وەرگرتووە کە سەحابە بەڕێزەکانیان فەرموو ئێمە کە پێغەمبەری خوا ئاەتی قورئانی بۆ هاتە خوێ خوارەوە ئێمە دەئایەت لە خزمەت پێغەمبەرە قورئانەکەمان وەرەگرت عیلمەن و عەمەلەن لێی فێرە بووین. واتە عیلمەن بۆ معنای ئاەتەکان و عەمەلەن کارکردنیش پێی ئەو دەئایەتە جوان فێریە بووین ئەمجا ئەچوون بۆ دەئایەتی تر. لەبەرەوەی سەحابەی کیڕامی پێغەمبەر
عليه الصلاة والسلام زۆر ئیهتیمامیان داوە بە قورئان. بەڕاستی ئەم مەدرسانەی قورئانەش کە هەیە لە کوردستان بۆنی مەدرسەکانی پێغەمبەری لێدێ عليه الصلاة والسلام، لەبەرەوە قورئان تایە فێر ئەبن. جا بەڕێزان بۆیە سەحابەی پێغەمبەر ئەویان فەرمووە فتعلمنا القرآن والعلم والعمل جميعا. سەحابە بەو شێوازەن فێری قورئان بوون لە دوولێوەی پێغەمبەرەوە، فێری معناکەی قورئان بوون لە پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام، وهەروە فێری ئەوە بوون کە چۆن عەمەلی پێ بکەن بە قورئان. هەرسێکی لە یەک کاتا و لە یەک وەختا سەحابەی بەڕێزی پێغەمبەر فێری بوون. جا بەڕێزان بەڕاستی ئەوانەی کە ئەبنە حەمەلەی قورئان هەم لە دنیایە جێی تەقدیرن هەم لە قیامەتە. من لە ساڵانی پێشوە لە ساڵی 91 چوومە ڕیاض پایتەختی عەرەبستانی سعودی، میوانی دکتۆرێک بووین ئەیوو لەم پایتەختەی عەرەبستانی سعودی کە ڕیاضە 16,000 مناڵ کە تەمەنیان نەگەشتۆتە 15 ساڵ هەموو قورئانیان حیفزە. ئیسا بێت چەند هەزاری تر زیادی کردبێ. ئەم شارەی ئێمەش الحەمدولله ئەوە یعنی بە هۆی ئەم برایانەمان برایانی سنتەری حکمە مناڵانمان فێری قورئانە بن وەکو ئەو شێوازەی کە لە دەمی سەحابەی پێغەمبەر وەرەگیرێت. ئەوە بەڕاستی جێی شانازیە، جێگای ئەوەیەتی کە ئێمە دوعای خێریان بۆ بکەین مادی و معنەوی لەگەڵیان بین. عەبدوڵای کوڕی عەمر خوای لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرموویەتی يقال لصاحب القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلك عند آخر آية تقرأها. مجدەیەکی خۆشی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێت پێغەمبەری خوا ئەوانەی کە قورئانیان لەبەرەوە قورئانیان حفظە لە بازاڕی قیامەتە لە بەهەشتا خوا پیانە فەرمێ بڕۆن بخوێنەوە و وەکو چۆن ئێوە لە دنیا قورئانتان خوێندووە بڕۆن بۆ پلە و پایە بەرزەکانی خۆتان بەرەو پیری بڕۆن وەکو چۆن لە دنیا قورئانتان خوێندووەتەوە بەم شێوازە بڕۆن بۆ پلە بەرزەکانی خۆتان بۆ پێشەوە بڕۆن. جا لێرە پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە و میهرەبانە فەرمێ ئاخر شوێنتان تا ئاخر نهایەتی ئایەتە. یعنی تۆ چەندە قورئان لەبەر بێ ئەی خوێنی ئەڕۆی حتا قورئان دوایی دێ ئەوە شێبێتە شوێن و موڵکی تۆ. ئەمە موژدەیەکی خۆشی پێغەمبەرە عليه الصلاة والسلام بۆ ئەوانەی کە قورئانە خوێنن کە قورئان حفظەکەن و عەمەلی پێکەن و لە معناکەی تێگەن بەڕاستی پلەیان بەرزە هەم لە دنیا هەم لە قیامەتە. موژدەی پێغەمبەرە عليه الصلاة والسلام قورئانە بێتە شفاعەت لە بۆ خاوەنەکەی. ئەو کەسانەی کەوا حافظی قورئانن قورئان شفاعەتیان بۆەکا لە بازاڕی قیامەتە. هەروەها قورئان ئەبێتە هۆکارێک کەوا تاجی کەرامەت و شەرافەت بخەنە سەر ئەو کەسەی کە قورئان حفظەکە و قورئانە خوێنێ و دایک و باوکیشی لە بازاڕی قیامەتە تاجێک کە وەکو مانگ ئەدرەوشێتەوە کە ئەمانە نراسە شانەزانن ئەمانە حەمەلەی قورئانن. ئەوانە بەڕاستی هەوڵیان داوە بۆ ئەوەی کەوا فێری قورئان بن بەو شێوازەی کە لە دەمی پێغەمبەری خوا بیسراوە عليه الصلاة والسلام. جا بەڕاستی ئەوانەی کە هەوڵیان داوە بۆ ئەوەی کە خەڵک فێری قورئان کەن ئەوە لە دنیایە سەربەرزە لە قیامەتیشا سەربەرزن. ئێمە زۆر سپاسی برایانی سنتەری حکمەی نوری حکمە ئەکەین کە هەڵساون بەوەی لە شارەکانە الحەمدولله ئەم سنتەرانە هەیە بۆ فێربوونی قورئان وەکو ئەو شێوەی کە لە دەمی پێغەمبەر بیسراوە عليه الصلاة والسلام. بەڕاستی جێی شانازینمانن کە ئەیانەوێ قورئان زیندە ڕابیگیرێ و زیندوو ڕابیگیرێ لەناو میلەتەکەمانە. هەر میلەتێ قورئان تایە زیندوو بوو بەڕاستی ئەو میلەتە سەربەرزە. ئێمەش بە حەقەت بەوە سەربەرزین کە قورئان لەناومانە زیندووە بەو شێوازەی کە بۆم باسکردن. ئێجا کە ئێمە قورئان لەناومانە زیندوو بێ ئینشەڵڵا لە هەموو بەڵاو موسیبەتێکیش دوورە بین مادام ئێمە قوتابی قورئان و قوتابی مدرسەکەی پێغەمبەر بین عليه الصلاة والسلام. ئەخیرەن بە خێراتنی جەنابتانەکەین یاخوا خوای گەورە و میهرەبان هەر لەناو کۆڕی ئاوا خۆشی و بەختەوەریا بن بۆ ئەوەی کەوا سەواب و پاداشی گەورەی قورئانی بڕژێ بەسەرمانە.
وهروەها سوپاسی ئەم برا بە ڕێزانەشمانەکەین کە یانی ماندوونە ناسانە ئەم دەرسانە ئەڵێنەوە بەبێ ئەوەی کەوا پارێ یاخود مەسەلەن جایزەیەک یا شتێک وەربگرن بەڵام کارەکانیان هەلی لاوفیلایە لەبەرەوە جێگای ڕێز و تەقدیرن و جێگای شانازین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە خی گەورە و پەروەردگار بژدەی بداتێک کە بازرگانێتێکی گەورەی کردووە. ئەو کەسەش کە خاوەنی بازرگانێتێکی گەورەیە هەڵگری قورئان و ئەو کەسەیە کە قورئان ئەخوێنێتەوە جێبەجێ ئەکا. وەکو خی گەورە فەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور. داواکەین خی گەورە و پەروەردگار خۆمان و مناڵەکانمان و مامۆستایان و خزمان و خۆشەویستانمان لەم خێرە گەورەیە بێبەش نەکەن. خۆشەویستان ئێستش گوێ دەگرین بۆ یەکێک لە خوێندکارە کچەکانمان ئیرا کاوەفەرەج چەند ئاەتێکمان لە قورئان بۆ ئەخوێنێتەوە بە ڕیوایەتی حەفظ عن عاصم با بفەرمێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا صدق الله العظيم. زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام و پەیجی ئەحمەدی کاکە مەحموود کە ڕاستەوخۆ هەردووشیان ئەم مناسەبەیە ئەگوازنەوە. خۆشەویستان، یەکێک لەو قوتابیانەی کە بەشێک لە مەتنی شاتبی لەبەر کردووە لە تەجوید و علمی قراءاتدا
کاکە ئەحمەد سەڵاح کە ئێستا لێرە لەگەڵمانە با بفەرمێ هەندێکمان لەبەر بۆ بخوێنێتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. هذه بعض أبيات من منظومة الإمام الشاطبي رحمه الله المسمى بحرز الأماني ووجه التهاني في القراءات السبع. بدأت ببسم الله في النظم أولا، تبارك رحمانا رحيما وموئلا، وثنيت سل الله ربي على الرضا، محمد المهدى إلى الناس مرسلا، وعترته ثم الصحابة ثم من تلاهم على الإحسان بالخير وبلا، وثلثت أن الحمد لله دائما، وما ليس مبدوءا به أجذم العلا. وبعد فحبل الله فينا كتابه، فجاهد به حبل العدا متحبلا، وأخلق به إذ ليس يخلق جدة، جديدا مواليه على الجد مقبلا، وقارئه المرضي قر مثاله، كلترجح عليه مريحا وموكلا، هو المرتضى أمن إذا كان أمة، ويممه ظل الرزانة قنقلا، هو الحر إن كان الحري حواريا، له بتحريه إلى أن تنبلا، وإن كتاب الله أوثق شافع، وأغنى غناء واهبا متفضلا، وخير جليس لا يمل حديثه، وترداده يزداد فيه تجملا، وحيث الفتى يرتاع في ظلماته، من القبر يلقاه سنا متهللا، هنالك يهنيه مقيلا وروضة، ومن أجله في ذروة العز يجتلى، يناشد في إرضائه لحبيبه، وأجدر به سؤلا إليه موصلا، فيا أيها القاري به متمسكا، مجلا له في كل حال مبجلا، هنيئا مريئا والداك عليهما، ملابس أنوار من التاج والحلا، فما ظنكم بالنجل عند جزائه، أولئك أهل الله والصفوة الملا، أولو البر والإحسان والصبر والتقى، حلاهم بها جاء القرآن مفصلا، عليك بها ما عشت فيها منافسا، وبع نفسك الدنيا بأنفاسها العلا، جزى الله بالخيرات عنا أئمة، لنا نقلوا القرآن عذبا وسلسلا، فمنهم بدور 7 قد توسطت سماء العلا والعدل زهرا وكملا، لها شهب حتى استنارت فنورت، سواد الدجى حتى تفرق وانجلا، وسوف تراهم واحدا بعد واحد، مع 2 من أصحابه متمثلا، تخيرهم نقادهم كل بارع، وليس على قرآنه متأكلا، فأما الكريم السر في الطيب نافع، فذاك الذي اختار المدينة منزلا، وقالون عيسى ثم عثمان ورشهم، بصحبته المجد الرفيع تأثلا، ومكة عبد الله فيها مقامه، هو ابن كثير كاثر القوم معتلا، روى أحمد البزي له ومحمد على سند، وهو الملقب قنبلا، وأما الإمام المازني صريحهم أبو عمرو البصري، فوالده العلا، أفاض على يحيى اليزيدي سيبه، فأصبح بالعذب الفرات معللا، أبو عمر الدوري وصالحهم أبو شعيب هو السوسي عنه تقبلا، وأما دمشق الشام دار بن عامر، فتلك بعبد الله طابت محللا، هشام وعبد الله هو انتسابه، لذكوان بالإسناد عنه تنقلا، وبالكوفة الغراء منهم 3 أذاعوا وقد ضاعت شذوا وقرنفلا، وأما أبو بكر وعاصم اسمه، فشعبة راويه المبرز أفضلا، وذاك ابن عياش أبو بكر للرضا، وحفص وبالإتقان كان مفضلا، وحمزة ما أزكاه من متورع، إماما صبورا للقرآن مرتلا، روى خلف عنه وخلاد الذي
رواه سليم متقنا ومحصلا. وأما علي فالكسائي نعته لما كان في الإحرام فيه تسربلا. روى ليثهم عنه أبو الحارث الرضا وحفص هو الدوري وفي الذكر قد خلا. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان ئەو خوشکە بەڕێزانە ئەگەر تۆزێک ڕعایەت بکەن تۆزێک مناڵەکان بێدەم بکەن خێرتان ئەگات. ئێستاش گوێبیستی وتەی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی و یەکێتی زانانی ئیسلامی ئەبین لەقی سلێمانی لەلایەن جەنابی مامۆستا مەلا عەباسەوە با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. برياني خوشويستم وخشكاني عزيزم، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆم بە شەرەفمەند دەزانم کەوا شەرەفی ئەوان پێداوم کەوا برای بەڕێزم کاک فەرەیدون بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی و کاک حاجیاکۆ بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی و بە ناوی یەکێتی زانایان لەقی سلێمانی مامۆستا نەجمەدین و سەرجەم کارگێڕان و برایانمان لە لەقی سلێمانی لە مامۆستایانی ئاینی سوپاس و پێزانین و پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی ئەم سەنتەرە بەڕێزە سەنتەری ڕۆشنبیری نوری حکمە بکەین بە بۆنەی دەرچوونی پۆلێکی تر لە هەڵگرانی قورئان، پۆلێکی تر لە خوێندکاران کەوا هەڵگرانی نوری قورئانن و دڵ و دەروونەکان ڕۆشن دەکەنەوە وەکو چۆن دڵ و دەرونی خۆیان ڕۆشن بۆتەوە. بەڕاستی من خۆم لەو مستەوایە نابینم کەوا لەناو ئەم هەموو لوقمانستانەیە حکمت باز بکەم، لەبەرەوەی ئەوان کەسانێکن کەوا لێرە یان مجازن یان مجیزن. ئەویش خوای گەورە دەرباران دەفەرمێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمایشتەکانی وەسفیان دەکا. پێغەمبەری خوا کە دەفەرمێ لە فەرمایشتێکە خەیرکم من تعلم القورئان وعلمه، جا بەڕاستی کە کەسانێکەوە پڕخێرترینی ناو کۆمەڵگەی مسلمانان بن، پڕخێرترینی ناو کۆمەڵگای مسلمانان بن بە مجیز و مجازەوە، ئیتر چ پێویست دەکا ئینسان دەتوانێت چ بڵێ لە ئاستی ئەم پیاوە بەڕێزانەیە. و دەمەوێت لێرەوە دووبارە پیرۆزباییان لێ بکەین لە ئەم برا بەڕێزانەمان، لەم مامۆستا بەڕێزانە، لەم خوێندکارە بەڕێزانە کە لە ماوەی ئەم 10 ساڵەیە کە نزیکەی 10 ساڵە زیاتر لە 500 خوێندکار کەوا لە کاتێکە دڵ و دەرونی گەنجەکانمان، دڵ و دەرونی خەڵکانمان لە باری گرانی اقتصادی و سیاسی و کۆمەڵێک لە مەشاکیلەکانی تر دڵ و دەرونی خەڵکەکانمانی گرتووە، ئەمان بە دڵ و بە نوری قورئان دڵ و دەروونەکان ڕۆشن دەکەنەوە و هێواش دەکەنەوە. ئەلا بذیکری الله تەطمئین القلوب، کە قورئان نوری خوایە و شیفایە بۆ دڵ و دەروونەکان. جێی خۆشێتی سوپاسی خۆمان دەرببڕین بۆ برای بەڕێز کاک حاجی ئەحمەد کە هەڵساوە بە دروستکردنی ئەم مزگەوتە و زوربەی زۆری کۆڕە پڕخێر و بەرەکەتەکان کە هەر چوار کۆر لەو کۆڕانەی کە ئاهەنگی دەرچوونی خوێندکارانی قورئان بووە لەم مزگەوتەدا و کۆمەڵێک تر لەو کۆڕە پڕخێر و بەرەکەتانە لەم مزگەوتە جوانە کە ماڵی خوایە و لێرەدا ئاهەنگی بۆ ژێڕاوە. خوای گەورە نمونەیان زۆر کا و خوای گەورە چیسان پڕبەرەکەت بکە و هاوێنە زۆر کە. برایانی خۆشەویستان، ئێمە وەکو یەکێتی زانایان بەڕاستی بەوەی دەزانین کە ئەم برا بەڕێزانەمان لەم سەنتەرانە لە سەنتەری لەبەرکردنی قورئانی پیرۆز و یان خوێندنی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە جۆرەکانیەوە ئەمە بارسووکیەکە بۆ شانی ئێمەی مامۆستایانی ئاینی کە مامۆستایانی ئاینی پێڕانەگەن وەکو پێویست بتوانین ئێمە لە مزگەوتەکانەوە ئەم خولانە ئەم دەورانە بکەینەوە. ئەوان هەڵساون بەو کارە پیرۆزە، بۆیە سوپاسیان دەکەین.
خوای گەورە نمونەیان زیاد کە خوای گەورە بیکات بە توێش و زەخیرەی قیامەتیان و هەموو ساڵێ بتوانین ئینشاءڵڵا تەمەند درێژ بێ و لە خزمەتیانە بتوانین ئاوا لە ئاهەنگی دەرچوونی خولەکانە بەردەوام بین و دڵ و دەرونی گەنجەکان و لاوەکانمان لە خوشکان و لە برایانمان ئاوها ڕۆشن ببێتەوە بە لەبەرکردنی نوری قورئان و بە جوان خوێندنەوەی جۆرەکانی قورئانی پیرۆز وآخر دعوانا الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. خۆ پاداشتی مامۆستاباتەوە داوا لە مامۆستایان و خوێندکاران واتە مجیز و مجازەکان ئەکەین تەشریف فەرمون بۆ جێگاکانی خۆیان. مامۆستایانی مۆڵەت دەر و مۆڵەت وەرگر خوشکان و برایان هەرکەس لە جێی خۆی و لەسەر خۆ بفەرمون بۆ سەر شوێنی دانیشتنی خۆیان. فەرمون. خۆشەویستەکان، وەک نەریتی ساڵانەی لقی سلێمانی دەستگاکەمان فەرمون خوشکان. خوشکان و برایان ئەوانەی کە مۆڵەت وەرەگرن و ئەوانەی مۆڵەت ئەدەن، مامۆستایانی مجیز و مامۆستایانی مجاز، خوێندکارانی مۆڵەت وەرگر، فەرمون ئەو ڕێگەیان بۆ بکەنەوە. خۆشەویستان، وەک نەریتی ساڵانەی لقی سلێمانی دەستگاکەمان هەموو ساڵێک کەسایەتیەکیان زیاتر خەڵات دەکەین. لە ڕابردوودا ئەو کەسانە خەڵات دەکەین کە لە ڕابردوودا خزمەتیان بە قورئانی پیرۆز کردووە. بۆ ئەم ساڵ ئەو خەڵاتە دەبەخشرێتە دوو کەسایەتی شارەکەمان کە خزمەتێکی بەرچاویان کردووە بە قورئانی پیرۆز و قورئان ڕافەی قورئانی پیرۆزیان کردووە، تەفسیری قورئانی پیرۆزیان کردووە بە زمانی شیرین و پاراوی کوردی. ئەوانیش بەڕێز مامۆستا بورهان محەممەد ئەمین و بەڕێز مامۆستا دکتۆر محەممەد ساڵح بامۆکین. ئێستاش داوا لە مامۆستا بورهان محەممەد ئەمینەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. فليتفضل الشيخ إبراهيم المشهداني لتقديم الجائزة. مامۆستا بورهانی ئەمینی دیارە جەنابی مامۆستا لێرە نییە، مامۆستا ماکوان لە بری ئەو وەری ئەگرێ. مامۆستا بورهان محەممەد ئەمین لە ساڵی 1948 لە شاری سلەیمانی لە گەڕێکی کانیەسکان لە بنەماڵەیەکی ئاینپەروەر چاوی بە دنیا هەڵهێناوە. باوکی مەلای مزگەوتی کانیەسکان بوو، لە خزمەت باوکیدا ئەلفوبێ فێر بوو، پاشان جزمی عەمەی لای باوکی ختم کردووە. لە ساڵی 1955 لە قوتابخانەی کانیەسکانی سەرەتایی دەستی کردووە بە خوێندن. ساڵی 1961 لە ناوەندی کۆمار وەرگیراوە. لە ساڵی 1964 لە خانەی مامۆستایان وەرگیراوە و ساڵی 1967 بە سەرکەوتووی خانەی مامۆستایانی تەواو کردووە. لە هەمان ساڵدا وەک مامۆستا لە گوندی قامیش دامەزراوە. ساڵی 1970 گوازراوەتەوە بۆ ناحیەی خورماڵ. ساڵی 1974 گەڕێنراوەتەوە بۆ سلێمانی و ساڵی 1970 بەهۆی ستەم و زوڵم و ستەمی ڕژێمەوە ناچاری کۆچ بووە بەرەو ئێران تاکو ساڵی 1984. پاشان گەڕاوەتەوە بۆ سلێمانی و بەردەوام بووە لە کارەکانی. مامۆستا لە مەجاری تریشدا کاری کردووە لەوانە. لە پاییزی ساڵی 1970 لە ڕادیۆی مەریوان هەندێک بەرنامەی پەروەردەیی پێشکەش کردووە تا سەرەتای ساڵی 1980 تا سەرەتای ساڵی 1980.
لە ڕادیۆی تاران بەشی کوردی دامەزرا وەک پێشکەشکار دوو بەرنامەی پەروەردەیی ئامادە و پێشکەش کردووە بە ناونیشانەکانی ناودارانی ئیسلام و داستانی پێغەمبەران لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە. ساڵی 1982 تەفسیری چەند سورەتێکی قورئانی پیرۆزی ئامادە کردووە و بڵاوی کردوێتەوە لەسەر کاسێت. لە بواری نووسیندا مامۆستا هەوڵێکی زۆری داوە بۆ خزمەتکردن بە ڕەوتی ئیسلامی لە کوردستانی خۆشەویست. لە ساڵی 1994 تا ساڵی 1999 تەفسیری ئاسانی بۆ قورئانی پیرۆز نووسیوەتەوە بە چاپی گەیاندووە تاکو ئێستا 25 جار بە چاپ گەیاندراوە. لە ساڵی 2007 بۆ ساڵی 2010 تەفسیری ڕۆشنی بۆ قورئانی پیرۆز نووسیوەتەوە بە چاپی گەیاندووە. ئێستاش مامۆستا لە خزمەتی وەرگێڕان و ڕافەکردنی تەفسیری فی ظیلال القورئاندایە و گوڵبژێرێکی لێ ئامادە کردووە بە چاپی گەیاندووە لەوانە جوزی عەمە و تەبارەک و قەد سەمیع الله هەتا سوورەتی فورقان. داوا لە جەنابی مامۆستا دکتۆر محەممەد بامۆچی ئەکەین بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. مامۆستا محەممەد ساڵح قادر، ناوی تەواوی محەممەد مەلا ساڵح قادر بامۆچی، ساڵی 1960 لە گوندی عەبابەیلێ سەر بە پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە پارێزگای هەڵەبجە تەواو کردووە. بەکالۆرێسی لە کۆلیژی ئیمام عەزەم لە شریعەتی ئیسلامیدا بەدەستهێناوە. لە کۆلیژی ئیمام عەزەم بڕوانامەی ماستەری بەدەستهێناوە بە ناونیشانی التەدەڕج فی المەنظور الئیسلامی، واتە پلەبەندی لە دیدی ئیسلامدا. هەروەها بڕوانامەی دکتۆرای لە کۆلیژی ئیمام عەزەم بەدەستهێناوە بە ناونیشانی محەممەد بن عەبدوڵڵاه ئەلجەلی ومەنهەجه فی تەفسیره. ساڵی 1999 زاینی بڕوانامەی مەلایەتی لەلای هەر سێ مامۆستای بەڕێز مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز هەڵەبجە، مامۆستا مەلا ساڵح بامۆچی باوکی جەنابی مامۆستا مەلا سەید نەجمەدین تاها عەنەبی، خوای گەورە لە هەر سێکیان خۆش بێ و پاداشتی خێریان باتەوە. ساڵی 1998 لە مزگەوتی شەیخ ئیسماعیل بە پێشنوێژ و وتارخوێن دامەزراوە. ساڵی 2001 هاتۆتە شاری سلێمانی و مزگەوتی حاجی جەلالی پوشێنی بەردەوامە لە سەرکاری پێشنوێژ و وتارخوێنی تا ئێستا. نووسەری پوختەی تەفسیری قورئانە بە زمانی کوردی کە تا ئێستا 9 جار بە چاپ گەیەنراوە، جارێکیش لە عەرەبستانی سعودی چاپ کراوە. هەروەها چەندین کتێب و توێژینەوەی نووسیوە، لەوانە پوختەی فقهی شریعەت لە بواری فقهدا، وەرگێڕانی 1500 فەرمودە لە صحیحی بوخاری بۆ زمانی شیرینی کوردی، پاشان بەرهەمەکانی قوربانی و ئەحکامەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان، کورتکردنەوە و کۆکردنەوەی نوێژەکان، پلەبەندی لە جێبەجێکردنی شریعەتدا، منهەجی ئیمامی شەوکانی لە تەفسیرەکەیدا، ئەمانەش بەشێکن لە بەرهەمەکانی جەنابی ماوەستا. لە ساڵی 1970ەوە تا ئێستا لە کاری بانخوازی و ئیسلامیدا بەردەوامە و چەندین بەرپرسیارەتی وەرگرتووە و ئێستاش ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیە. جەنابیان وتەیەکی کورتمان پێشکەشەکە بە بفەرموو. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشکو برایانی بەڕێز، مامۆسایانی خۆشەویست، من ئەمەوێ ئەوەتان عەرز بکەم هەر کەس ئەیەوێ سەربەرزی دنیا و قیامەت بێ با لە خزمەتی قورئانا بێ، بە فێربوونی، بە فێرکردنی، بە تێگەشتنی، بە کارپێکردنی، بە جێبەجێکردنی لە ژیانە. هیچ شتێک بەقەدەر قورئان پیرۆز و مبارەک و بەبەرەکەت نییە، پاشان فەرمودەکانی پێغەمبەر و خزمەتکردنی فەرمودەکانی پێغەمبەر. من لەو ئەزمونە بچووک و متەوازیعانە کەواوکو ئەو تەفسیرەی بە کوردی و بە کورتی نووسیومە، زۆر لە ڕووی نەفسیوە زۆر مرتاح بووم. ئەو ماوانەی کە ئەم نووسی حەزەکەم هەرۆکو یاداوەرێکی خۆش بۆتان باسکەم بە هیوای ئەوەی ئینشاءڵڵا هەر کەسێکی تریش کە بێوێ خزمەتی قورئان بکە هاندەر بێ و تەشجیعکەر بێ. من کاتی ئەو تەفسیرە بەشێکی زۆری نووسی، تقریباً 18 جوزێکی 12 جوزئی پێشان نووسی بوو، چاپ کردبوو لە جوزئی بچووک بچووک و 1 جوزئیدا. 18 جوزەکەی ترم برایەک وعدی پێدام بۆم چاپ بکە لە هەمووی پێکەوە بنووسم. لەو فترانە کە دەمنووسی لە هەڵەبجە بوو ماڵمان، هەڵەبجە لە 24 سعات تا 1 سعات کارەبای هەبوو. ئەو ساعتش جاری وا بوو ئەکەوتە شەوە، جاری واش بوو ئەکەوتە ڕۆژەوە. بۆیە زۆربەی کاتەکان من کە تەفسیرەکە مەنووسی لەبەر چرا ئەمنووسی، بەڵام کە لەبەر چراژە ئەمنووسی زۆر چێژ و لەزەتم لێ ئەبر، زۆر پێم خۆش بوو.
وە کاتێکیش بوو تۆزێک دەستپەرژان و مەجالێکم هەبوو غێری نوێژەکان ئەچوون بۆ جەماعەت یا تەعزیەیەک یا سەردانێکی زەڕور ئیتر ماوەیەکی کەم ئەخەوتم بەردەوام خەریکی نووسینە و تەفسیرە بوو. ئەو کات مناڵێکمان هەبوو خێزانم بوو مناڵێکمان هەبوو جاری وا بوو تا ئەچمە سعاتی 12 شەو یەکی شەو هەر خەریک بووم یەک دوو جار خێزانم خەوی لێکەوت و خەبەری ئەوەی و چی بوو تەواو نەبووی ئەمونە وەڵاو ئاەتەشم ماوەی شەڵات تەواوی بکەم لەزەتێکی خۆش معنەوێتێکی گەورە هەستکردن بە شیرینێکی گەورە وەکو چۆن کەسێک تاجیرێک زۆر حەزی لە کەسابەت و بازرگانێکی باش و بە قازانج بێ من لەو کەسە زیاتر لەزەت و چێژ و خۆشیم لە نووسینی ئەو تەفسیرە نووسی ئەبرد کە لەبەر چرا ئەم نووسیەوە ومێدەوارم هەموو گەنجێ هەموو خوشکێ هەموو برایە خزمەتی قورئان بکەن ئەوانەی توانای لەبەرکردنیان هەیە لەبەریکەن ئەوانەی توانای عیلم و زانستیان هەیە بە قیراعات و جۆری خوێندنەوە و جوان خوێندنەوە فێری بن ئەوانەی بۆ تەفسیر و ماناکردن بینووسن ئەوانەی ئەتوانن کاری پێ بکەن کاری پێ بکەن لەبەرەوە گەورەترین نیعمەتە بۆ دنیا لە هەمووشی گرنگتر بۆ قیامەت و پاش ڕۆژ ئەگەر تۆ شتێک بکەی ئێستا مامۆستا بەڕێزانە ئیجازە وەرەگرن ئەو مامۆستا شێخ ئیبراهیمە خوای گەورە تەمەندرێژ و بەسیحەتی کە دەرس و ئیجازەی یەکەم مۆژبەی ئەو مامۆسانەی داوە ئێستا ئەوانش ئیجازە دەن هەتا خەڵک ئیجازە وەرگرێ لەم سەنتەری حیکما و لە هەر شوێنێکە لە سەنتەری حیکمە بکەوێتەوە ئەو مامۆستا ئیبراهیمە لە خەیرەکەیە بەشدارە ئەو مامۆستا بەڕێزانەی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بەشدارن ئەو تەفسیرەی کە مفەسیرین بە درێژایی مێژوون و سویانە هەر کەسی ئیسفادەی لێ بکە ئەو بەشدارە هەر کەسێ دوعایەکی خێری بۆ بکە ومێدەوارم خوای گەورە هەموو لایەکمان موفق بکە بۆ خزمەتی قورئان و ئەم خوشک و برا بەڕێزانش کە ئیجازە وەرەگرن خوای گەورە موفقیان بکە کار بە قورئان بکەن خزمەتی قورئان بکەن لە خزمەتی قورئانە بن والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خۆشەویستان حاجی ئەحمەدی حاجی عەلی شەمەیی ماوەی 4 ساڵە لێرە ئەمە هەنگانە لە مزگەوتەدا ئەجێڕین خوا پاداشتی خێری خۆی و بنەماڵەی و ستافی ئیداری ئەم مزگەوتە بداتەوە کار ئاسانێکی زۆریان بۆ کردوین. ئێستاش دەستگاکەمان هەڵەستێ بە خەڵاتی ڕێزلێنان بۆ بەڕێز حاجی ئەحمەدی حاجی عەلی کە لەلایەن مامۆستا مەلا هەڤاڵە وەردەگیرێ لە جیاتی حاجی ئەحمەد جنابی کاک دکتۆر دیاری بە بفەرمێ بۆ پێشکەشکردنی. هەر کەسێک ڕەنج و ماندووبوون و زەحمەتێکی هەبێ پێویستە بزانێت ڕەنج و ماندووبوون و زەحمەت سەبری ئەوێت و هەر کەسێک بەرهەمی هەبێت ثەمەری کارەکانی هەبێ چەنە خەڵکیش لێ ڕازیە خەڵکێکی کەش لێ ناڕازی ئەبێ. عاریفێکی وەکو کاک ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای لێبێ بۆ ئەوەی پێمان بڵێ هەر کەسێک کارێکی کرد بۆ خوا و کاریگەری هەبوو لەسەر خەڵکی با چاوی لەوە نەبێ خەڵک قسەی پێ ئەڵێ چونکە ئەو کەسەی کە ناجوڵێت کەس قسەی پێ ناڵێ بۆیە دەڵێ داری بێبەر بە وەحسێ بۆ خۆت نەلقتە کێشن نەپەل ئەخەن بۆت داری بەرداری ئیتر بەرپەل بە لەسەر خۆ وچان لەسەر خۆ دەرکە تاژیرێ بەجێ ئەچنێ بارت سەد گەوج و چڵێس ئەدەن ئازارت. خۆشەویستان ئێستاش گوێویستی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز ئەبین لەلایەن مامۆستا ئازاد ڕەنجدەرەوە با بفەرمێت. هەڵبەتە مامۆستا ڕەنجدەر ئازاد ببورن مامۆستا ڕەنجدەر ئازاد بە قیراعاتی 10 چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز بۆ خوێنێتەوە.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا لم يكن شيئا مذكورا هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا لم يكن شيئا مذكورا هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا إنا أعتدنا للكافرين سلاسلا وأغلالا وسعيرا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا
وسعيرا سلاسل وأغلالا وسعيرا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا أعتدنا للكافرين سلاسلا وأغلالا وسعيرا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا 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 خۆپە دەشتی مامۆستا ڕەنجدەر ئازاد بداتەوە. خۆشەویستان، کۆمەڵێک بروسکەی پیرۆزباییمان پێگەشتووە، تەنها ناوەکانیان خوێنینەوە. مەڵبەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ساداتی پیرخدری شاهۆ زۆر سوپاسیانەکەین. ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئانی پیرۆز لە قیسلێمانی دەستیان خۆش بە سوپاسیانەکەین. بنکەی ڕۆشن بۆ فێرکردن و لەبرکردنی قورئانی پیرۆز سوپاسیانەکەین. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنی شەشی کۆمەڵی ئیسلامی سوپاسیانەکەین. مەڵبەندی سلێمانی بزوتنەوەی ئیسلامی ئاکادیمیای شێخ سەعیدی پیران زۆر سپاس بۆ بروسکەی پیرۆزباییەکانیان دەستیان خۆش بێت. ئێستاش گوێبیستی وتەی بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەساب ئەبین بۆ مامۆستای قیرائات و سەرپەرشتیاری بەشی ڕاستاندن لە لقی سلێمانی دەستگاکەمان با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەم جارەش دایکم پێیوتم تۆ خەنە ئەخیرەوە بۆی کەس تاقەتی نەمێنێ. ئەوە جەنابیش تەشریفی هێناوە لێرە بەخێر بێ لەگەڵ هەموو میوانان. من ئەخەنە ئەخیرەوە وازانم ئیزعاجە بن مناڵە گری لەولاوە هەنێک ئەڕاتەوە هیوادارم ئیزعاج دەبن تۆزێکی تر مەراسیمەکە خۆشترە بێ ئینشاءڵڵا. ئەگەر قسەکانی منیش ناخۆش بوو تەوزیعی هەدایەکانی ئینشاءڵڵا خۆشیەکە و ئەو مجازانەی کە ئین ڕۆی ئیجازە وەرەگرن دڵخۆش دەبن خۆیان و کەسوکاریان و خۆی گەورە لێیان قبوڵکە. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك ومجدك. خواهی گیان زۆر زۆر سپاس بۆ تۆ جارێکی تر لەم شارە خۆشەویستە لە مەڵبەندی ڕۆشنبیری و پایتەختی ڕۆشنبیریە ساڵێکی تر و جارێکی تر کۆبووینەوە بۆ ئەوەی شاد بین بە بینینی جەنابتان و هەروەها بۆ پێدانی مۆڵەت بۆ کۆمەڵێکی تر لەو خوشک و برانەی کە خوای گەورە فەزڵیاوە بەسەریانە کە ئیجازە وەرەگرن لە قیرائاتی قورئانە. ئەم ئیجازە بەو مانایی کە ئەم خوێنکار باڵێن ئەم مجازە ئافرەتەیان پیاوە لە مامۆستاکەی وەرگرتووە، ئەویش لە مامۆستاکەی وەرگرتووە. ئێمە لە جەنابی مامۆستا شێخ ئیبراهیم وەرگرتووە لە مامۆستاکانی تا ئەگاتەوە سەر
قارئ مشهورەکان ئیمامی عاصم و ئیمامی نافع و غەیری ئەوان و تاگاتەوە سەحابە و تاگاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش لە جبریل عليه السلام ئەویش لە رەبی العیزەوە کە ئەمە بەڕاستی سەنەدێکی زۆر مبارەک و زۆر پیرۆزە سەنەدێکە کە ئەو کەسەی کە وەریەگری شایانی ئەوەیە کە فەخری پێوە بکە کە تۆ پێیوەستی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم ڕێگا مبارەکەوە و نەبێ کاری سنتەری دەستگای ڕۆشنبیری نووری حکمت هەر ئەم تەخریجی ئەم کۆمەڵە بێ کە ئێمڕۆ نزیکی 80 کەسە لە خوشکان و لە برایان ئیجازە وەرەگرن بێگومان سنتەرەکەمان ئەلحەمدوللا چەندین کاری تری هەیە نەک سەدان بەڵکو هەزاران ئەتوانم بڵێم هەزاران کەس ساڵانە سودمەند دەبن لە خەدەماتی ئەم سنتەرە مبارەکە لە شوێنێکی متەواضعە لە بینایەکی لە دەرەوە سێریەکەی زۆر کۆنا بەڵام ناوەکەی ئەلحەمدوللا خۆی گەورە بەرەکەتی تێکردو بە بۆنەی ئەم قورئانەوە کە وەکو ئەو ئافرەتە دکتۆرەی کە لە جەزایرەوە جارێکان بۆ موتەمەرێک هاتوو بۆ سلێمانی سەردانێکی سنتەرەکەمانی کرد پاشان کە گەڕایەوە بۆ جەزایر و نامەیەکی ناردبوو و خێزانم وتبی وەزعی خەلیەت النەحلەکە لە چیایە ناینیا بوو خەلیەت النەحل واتە با بڵێن هەنگ شانەی هەنگ ئەوەنە مناڵ ئەهات و مناڵ ئەڕۆی گەورە ئەهات و گەورە ئەڕۆی پیرە ها و گەنجە ڕۆ و ئافرەتە ها پیا هەو لەو ئیزدیحامە ئێستامی جاری وا هەیە کە ئەمێنمەوە سێری ئەو حەلەقاتانە ئەکەم کۆ ئەبنەوە لە گەنجان لە خوشکان لە برایان لەو مناڵە جوانانە بە ئینسانی بەتەمەن لە چەندین با بڵێن چینی ئەم کۆمەلگایە لە پزیشک لە ئەندازیار لە مۆزەف لە کاسبکار لە مامۆستای ئاینی لە هەموو چینەکان لە مۆزەفین هەمیان هاتون بۆی فێری قورئان بن تەنها لەبەرەوەی فێری قورئان بن لەم کاتەیە لەم زروفەیە کە کۆمەلگاکەمان بەناشکری بە چەندین ئەزمای ئاڕوا واز لە ئەزمەی اقتصاد و شت بێنەوە زۆر باسی لێکراوە بەڵام بەڕای من ئێوەش دەنگ بن لەگەڵما ئەزمەیەکی تر هەیە لە میلەتەمانە کە پەنا بەخوا خەریکە تێکەوێ ئەوش بریتێ لە ئەزمەی ئیمان ئەگەر ڕاست بێ نایی بنین لە ئەزمەی جاری وایە توانین بڵێن خوڕەوشت کە ئەم میلەتی کوردە موسڵمانەی کەوا مشهور بن و معروف بن بەوەی کە ئەهلی دین و ئەخلاقن پەنا بەخوا بە بۆنەی هەنێ هۆکارە لێرە و لەوێ و بە بۆنەی هەنێ وەسائلی نابەجێوە خەریکە لامانەیەن لە ڕێگە جوانەکەمان لە قورئانەکەمان لە ئەخلاقە جوانەکەمان بەڵام ئەم سنتەرانە سنتەری حکمە و سنتەرەکانی تری هاوشێوان کە هەمومان الحەمدوللا لە بینی خۆمان لە تەعاونمان هەیە و ینی هاوکاریمان هەیە ئەم سنتەرانە ئینشاءڵڵا ئەبنەوەی کە جارێکتر ڕێگاکە ڕووناکەنەوە لەگەڵ لایەنەکانی تر بێگومان بۆیە حەقی خۆیەتی دەستخۆشی بکەین لەو قوتابیانەی کە ئێمڕۆ ئیجازە وەرەگرن و نەبێ ئەمانەی کە ئێستا بینین لەم سەر و ئەوسە ئیجازە وەرەگرن تەنها لەم ساڵەیە هەوڵیان نابێت تایەتی 5 ساڵە خەریکە ئیمڕۆ لەم مانگەی ئەخیرا گەشتوتە پایان و ئیجازەکەی وەرگرتووە تایەتی 3 ساڵ تایەتی 2 ساڵ کەواتە دەمێکە خەریکن لە هەمان ئەبێ دەستخۆشیان لێ بکرێت کە لەم زروفایە ئەم خوشکانە ئەم برایانە تایەتی تەمەنی لە سەر و 50 و 60ەوەی هاتووە ئیجازە وەرەگرێ کە ئەمە شایانی ڕێزن بەڕاستی کە دەستخۆشیان لێکرێ لە هەمان کاتە دەستخۆشی لە مامۆستاکانیان بکرێن لە مامۆستاکانیان بکرێت کە وەکو مامۆستا مەحموود مامۆستایانی تر باسییان کە بێوچان و بێ پارە و بێ مەنسەب یەن دەرزەڵێنەوە واز لە کارەکانی خۆیان مەجارێکە دۆزێتەوە بۆی بێ بەشدار بێ لەم خێرە گەورەیە کە ئەمە شایانی ڕێزلێنە لە هەمان کاتە شایانی ئەوەیە کە ئێمە سوپاس و پێزانینمان هەبێ وەلەو ئەدریشان لای خۆی گەورەی ئەوانەی کە لەگەڵمانان بە مادە و بە معنەوی بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە کە ئێوە لەگەڵمانە بن مادیەن و معنەویەن معنەویەن یعنی چی دوعای خێر قسەی باش قسەی چاک دیفاع لێکردنمانان چکن لەوانەیە هەبێ لە حەسەداتە قسە بکە ئەمانە لەوانەیە مەبەستیان دنیا بێ بۆیە احتیفالەکەن مطمئن بن مسلمانان سیقان هەیە بە خوشکەکانیان سیقەمان هەیە بە نیەتیان بۆچیە بە سوڵدانمان هەیە بەرامبەر سیقەتمان بە نیەتیان کەمانە بەر خاتری خوایکەن چکن هیچ منسەبێکی دنیایان دەست ناکەوێت و ئیدعای و گەنگەشە بۆ هیچ شتێ ناکەن تەنها ئەجر پاداش لایەن خۆی گەورە بێ کەواتە ئێمە بۆچی حەفلاکەین ئەگەر بۆ دنیا نەبێ بۆچی ڕسمەگرین ئێستا تۆزێکی تری شەڵا شایەتەکان تەوزیع ئەکرێ هیوای تایە 2 ساڵە خواخوایەتی ئەو ڕسمە بگرێ لەگەڵ مامۆستاکایە فەخری پێوەکە نيتك خوايا بس الإنسان حزكا وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون حزكين أم صمصمانان بيبنن ويبزان أم خوش كبرانان لم سنترا خريكي تشين هدف ما لم أهلنا أوي كصالنا تقديمي كومالكي
نوێ بکەین لە خاوەنی ئیجازاتی قورئانی کە هێنە ناو کۆمەڵگاوە جایتر و مطمئنتان کەین کە ئەم سەنتەرانە لەسەر خێرن ئینشاءڵڵا نیەتیان باشە مەبەستیان ئەوەیە کە ئەم احتیفالانش دوێەوەی کارەکە بینن و تەشجیع بن پێویستمان بە دەعمی معنەوی هەیە لەوەی کە یعنی پشتگیریمان کەن ئێمە بەڕاستی سوپاسی هەموو لایەنەکانەکەین هەموو لایەنەکان لایەنی سیاسی بێ لایەنی ئیداری بێ ئەو لایەنانە بێ کە ئەمنین لە شارەکە کە پشتگیریمانەکەن کە ئێمە الحەمدولillah ظروفێکین ئەتوانین دەرس بڵێنەوە و ئەتوانین قوتابیەکان ڕووکەنە سەنتەرەکەمان کە ئەتوانن بڵێن لە بەیانی و تا ئێوەرە کراونەتەوە بە فەزلی خی گەورە کەواتە ئێمە بەسمان لەوەیە ئەم ئیجازەیە کۆ باسمان کرد کە ئیجازەیەکی مبارەکە یوالە باشە ڕێوایەتی حەفظ بەسە بۆ قیرائەتەکانی تر فێربین بێگومان ڕێوایەتی حەفظ کە شایعترین ڕێوایەتەوە ئێمەش تەرکیزمان لەسەر ڕێوایەتی حەفسە وەسا بینین زۆری مجازەکان لە ڕێوایەتی حەفسە ئیجازەیان وەرگرتووە بەڵام بۆ مامۆستایان بۆ ئەوانەی کە دەرزەڵێنەوە پێویستیان لێیە کە شارەزان بن لە چەند ڕێوایەتێکی تریشە بۆی گوێیان سوک بێ بەرامبەر هەڵەی قوتابیەکانیان کە ئەیکەن بۆ نمونەڵێ سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم أما تسهيلي همزة دومي كر أجا تو نزاني كقارئ واحد تسهيلي همزة كم حرف صخن بنازاني تسهيل شيبو بس ترتاتيه فري يوا تقليلك الله خلاه قال بتقليل إليه نال قال بهرحال أو تفصيلي شتيكي زانسية أم معلومات أنا بيسبوا ما مصطيان بتابتي كسبتر كان بن بريوا كأو كارانا بزانم خالق كتر حسك ما جيت يبكم إسا إمرو لما دي سايبينين كومولك مجيزن كإجازان ناو بلام كومولك لناو يوا دانشتون لو أنا زور لما نسروه إلى أكترون براسي دس خشيان ليك لو أنا كلا إدارن شو روجن ناو تأثر يك لو أنا كو كاميرا بدل سوية بأنواع وأشكال تفاصيل ما وصل شازات لا نايبنا ويك شايلين بهموش تيكا سيجار كتو تخار اللي بناك حكمة خريب لبا شهيدي بنا كمان وتماقيناك اگر شهيد بوي ناي قاعكاك من ناي تون ناي قاعي ما وصل شازات بفكرني قرآن بله همو آنيك براسي خوش يك من هي الاستعلامات ذات شنو براسي 7 صناعات والبخت غير ضايع هاتشي صناعات إيزاني كأفريقيا كالباني ولا خدمتي أو قرآن خيرنو أو ما مصانا أمان هميان ما مصاين ترنديش ما مصالي وما مصا زانا وهمو ما مصايان وروا ما مصايان أفلتان كأبي دسخوشيان لكري سباسيان كري وخواي قورا مقر خوي جزايان باتو ما بس باللوية أما أم إجازانا باسم كربوتان بيقومان أم إجازاني كما رغتمان بس سندك متصلة وهي الشكر ريبك تانية كالحمد لله سنة كمان بيشتل لم مزقوتا خنومتوا بيزناك جاريك تربي خنموا بس ما جابوا كم كأم مسلمانانا خلي كاريكي خيرا وإما أمام بيسلمين بو أوانيك أخواننا ونا دج السنة أوانيك دج السنة تجولنا بو اعتباريك السنة بالروايات هاتو كيلا هلتي تانية كاكا جان تو بيجي السنة بالروايات هاتو قرآن بالروايات هاتو إما بالروايات أتوانين بخنين وبلي ما لك لا تأمنا على يوسف بالروم أقتو الروايات فيرنك هتا وربي خنتو نازاني شونا بالروايات بمان عليه كالي أعجمي أم عربي تسهيل شون أكره إشمام شون أكره روم شون أكره بالروايات كلمة بكلمة بيجشتوا من باب كواتب دينك إما بالروايات هاتوا أواني كالين روايات وهو ما بس يعني قرآنك أقعتان ليه لبروا هشتكتان نبي كام ديني إما ديني الروايات وإما أمتي سندين إما جاك رانتو لأمتكاني تلك أمتي سندين بشد بسند ورقرين أقر سندي نبي ألين بيبروا وخلاي خط يوادارم سرنيه شابن زوز بي خوشحال ببینین تام بهاتن تام خواهی گوجسات تام بتوا سيا شارك ساعتي تني ساعتي لقل ما أنا توزيعي هدية كان والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خب هذا خير داتو جناب الدكتور خوشويستان كومل كتير بروسكي بيروزباي من بيجشتوا برئيس كاكش عبد الله السنجاوي جگري بريوبري گشتي تندرسي سليماني دەستگای خانەی بەیان نووسینگەی سلێمانی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان زۆر سوپاسیانەکەین خۆشەویستەکان لەبەر ئەوەی جنابی مامۆستا بورهانی ئەمینی ڕێگاکەی جێگاکە و ڕێگاکەی لێ تێکچووە لەبەری ئەوەی بێت بۆ ئێرە تەشریفی چوە بۆ بینای دەستگای ڕۆشنبیری نوری حکمت لقی سلێمانی بۆ مامۆستایان ئێستا تەشریفی لێرەیە داوا لە جنابی ئەکەین بفەرمێ هەرچەند پێشتر کاک مامۆستا ماکوان خەڵاتەکەی وەرگرتەوە بۆ وەرگرتنی خەڵاتەکەی تەشریف فەرمێ و پاشان ئەگەر وتەیەکی هەبێ لە خزمەتی دابین. دوای وەرگرتنی خەڵاتی مامۆستا بورهان و وتەکەی دەست ئەکەین بە دابەشکردنی
بڕوانامە بەسەر مۆڵەت پێدراواندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحابته وتابعيه بإحسان إلى يوم الدين. ئامادە بوانی بەڕێز میوانانی ماڵیخوا ئامۆستایانی خۆشەویست و زێدە عەزیز، سڵاوی خوای گەورەتان لێبێت. پێشەکی سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانەکەین لەم سەنتەرە پیرۆزەیە نووری حیکمە، ئینشاءڵڵا بە حیکمەت نورەکەن، ئەم نووری قورئانە دابەزێنە سەر دڵەکان ڕۆشنەکەنەوە. ئەم قورئانە بەڕێزە، ئەم قورئانە پیرۆزە خۆیە فەرمێت إن هذا القرآن يهدي للتي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سوازي خوای گەورەکەین تازەترین پەیامی خوا بە ئێمە خەڵات کراوە. کۆنەپەرستان شوێنکەوتوانی ئینجیلی دەستکاری کراون، شوێنکەوتوانی تەوراتی دەستکاری کراون، کۆنەپەرستان بوزیە بتپەرستەکانن، کۆنەپەرستان شەیتان پەرستەکانن، کۆنەپەرستان بیاپەرستەکانن. ئێمە شوێن نورێک کەوتوین کە ئەمانگەیەنێ بە عەرشی عەظیم، نورێک کەوتوین بەرچاومان ڕوونە، ئەزانین بۆچی ئەژین، ئەزانین چی بکەین. ئەمە پەیامی خوایە بۆ تەطبیق، بۆ پیادەکردن. ئینشاءڵڵا ئەو مامۆستایانەی کە فێری بوون لە زانستەکانیان ڕۆچوون لە خۆیانە پیادەی بکەن، هەوڵ بدەن لە خۆیانە لە غەیری خۆشیانە پیادەی بکەن. ئەم قورئانە ئەبێت وامان لێ بکە گۆڕانکاریشی جەوهەری لە ژیانمانە دروست بکات. مانکە بە نورێک یەمشی بیهی فی الناس، بەناو خەڵکیدا بڕۆین دیار بێ کە تۆ مولتەزیمی بەم قورئانەوە، پابەندی پیادەیەکەی. ئینشاءڵڵا ئەم قورئانە ڕێپیشاندەرمانە بۆ سەعادەتی دنیا و قیامەت. ئەمە ڕێگەی بەهەشتمان پیشانەدا کە لێرەوە دەست پێ ئەکات. ئەم فرسەتەی عومەر زۆر گرنگە، بەزایی نەدەین، لە خزمەتی ئەم پەیامە پیرۆزەیە بین، ئینشاءڵڵا سەربەرز و سەرفەرازە بین. من نامەوێت زۆر کاتی بەڕێستان بگرم، دیارە دەمێکە بەڕێستان دانیشتون مش داوای لەبوردیش دەکەم کە دوا کەوتم، چونکە وەمەزانی ئەمە ئەنگە لە شوێنێکی ترە تا بە تەلەفۆن دۆزیمانەوە ئەلحەمدولیلا. ئەژینا من لە پێش هەمووتانەوە لێرە بوو، چونکە ماڵمان لێرەوە نزیکە. هاتووە بەلای ماڵ و گەڕامەوە بۆ بازار و بۆ گەڕان بە شوێن سەنتەرەکەیە. خوای گەورە ئیتر قەدەرێکە دیارەوەش. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله. خۆپەداشتی مامۆستا برهان بداتەوە. بەڕێزان، ئێستا دەست بە دابەشکردنی بڕوانامەکانەکەین، بەڵام تکاکەین هیچ خوشک و برایەک لە جێی خۆی هەڵنەسێت بۆ هیچ مەبەستێک. دوایی مەسافەیەک 5 دقەمانەیە لە کۆتاییدا بۆ ڕەسمگرتن تکاکەین، کەس بۆ تەسویر و ڕەسمگرتن لە شوێنی خۆی هەڵنەسێ. ئەو کامێرانەی کە لێرن ڕەسمەگرن و ئەتوان دوای نوسخەتان بدەنەوە. هەر کەسێکیش لە شوێنی خۆی ئەتوانێت بە کامێرای خۆی یا بە موبایلی خۆی تەسویرەکە لە شوێنی خۆیەوە تکایە جێگەکانی خۆتان چۆڵ مەکەن و مەیەنە پێشەوە. قوتابی مۆڵەت پێدەر لە لایەن بەڕێز الشيخ إبراهيم فاضل المشهداني، عثمان رسول عبد الله، رواية ورش عن نافع.
پاش ئەو قوتابیانی مۆڵەت پێدراو لەلایەن بەڕێز دکتۆر دیاری ئەحمد ئیسماعیل قەساب، عبد الله عزيز حما صالح قراءة عشر الصغرى من طريق الشاطبية والدرة. خلاط جمال عثمان قراءة نافع وقراءة ابن كثير. خلاط جمال عثمان. محسن قادر رسول رواية حفص من طريق طيبة النشر. عمر أمين محمد رواية حفص من طريق طيبة النشر. بريس دكتور زانا محمد أمين مامۆستای مۆڵەتدار دكتور زانا محمد أمين، جمال حما رشيد محمود مامۆستا جمال حما رشيد محمود مۆڵەت دووەردەگرێ في رواية حفص عن عاصم. مامۆستا ئاشتی عبد الله محمود، هديل حاتم رحيم قوتابی هديل حاتم رحيم. الرواية حفص عن عاصم. هديل يا هديل. مامۆستا شاناز دلاور عبد المجيد قوتابیانی مامۆستا شاناز دلاور عبد المجيد. بناس صالح رشيد رواية حفص. قوتابیانی مۆڵەت پێدراو لەلایەن مامۆستا ڕۆشنا ڕەوف عیزەت مامۆستا ڕۆشنا ڕەوف عیزەت. قوتابیەکانی صبيحة مجيد صالح صبيحة مجيد صالح. بريس عبد الله رشيد بريس عبد الله رشيد هەڵبەتە هەردووشیان لە ڕیوایەتی حفص عن عاصم. مامۆستای مۆڵەتدار مامۆستا یحیا قادر رسول مامۆستا یحیا قادر رسول. قوتابیەکانی ستار شريف سعيد الرواية حفص من طريق طيبة النشر. عمر عزيز محمود رواية شعبة. سرور عبد الله حسن رواية حفص عن عاصم. أيوب إبراهيم أحمد رواية حفص عن عاصم. أيوب إبراهيم أحمد ديار أيوب كوري كاك صادق قرمياني أيوب صادق قرمياني بۆ خۆی لێرە نیە لە مالیزیا تەڵەبەی ماستەرە لە مالیزیا ئێستا باوکی لە بری ئەو خەڵاتەکە وەرەگرێت. سنا محسن قادر قراءة عاصم. قشاو علي رشيد قراءة عاصم. شادان أحمد صالح. قوتابیانی مامۆستا إسماعيل محمود رسول مامۆستای مۆڵەتدار إسماعيل محمود رسول. قوتابی ناظم عبد الله محمد الرواية حفص.
نوزاد علي وسمان، هاوبش حيدر عثمان. ئەوانە هەرسێکیان مۆڵەتیان وەرگرت لە ڕیوایە حەفظ عن عاصم. كتابياني مامۆستا ئیسماعیل تۆفیق محەممەد ئەمین، مامۆستای مجیس ئیسماعیل تۆفیق محەممەد ئەمین، كتابيكاني عبد الله علي محي الدين قراءة بعمر البصري، هوجر محمد أحمد رواية حفظ عن عاصم، آورينج سليم كريم رواية حفظ عن عاصم، كتابياني مامۆستا ئاشتی شەریف حەمە غەریب، نیشتیمان عثمان محمد، كتابي نیشتیمان عثمان محمد رواية حفظ عن عاصم، ليلى كمال محمد رواية حفظ عن عاصم، كتابياني مامۆستا تارا عمر سعيد، مامۆستا تارا عمر سعيد، كتابي شاهين خالد علي، مامۆستای مۆڵەتدار دڵنیا عبد الله قادر، دڵنیا عبد الله قادر، كتابيكاني شيرين عثمان بكر، كتابي شيرين عثمان بكر، سروة عزيز عبد الله، نقار محمد عبد الله، آلان توفيق عبد الله، مامۆستای مجیس دانا رحيم عارف، كتابي محمد زانا محمد أمين، مولد وردقري في رواية شعبة عن عاصم، مامۆستا فائق محمد سليم، كتابيكاني عثمان علي قادر، عثمان علي قادر، مولد وردقري في رواية حفص عن عاصم، عمر حامد عبد القادر، كتابي عمر حامد عبد القادر، موصل رمي نكتبه ويصير كان موصل عثمان رمي نكتبه ويصير موصل عثمان يصير شوية اللي يصير بس وجه مصطفى مامۆستا عثمان أحمد مصطفى، مامۆستای مجیس مامۆستا عثمان أحمد مصطفى
كتابي منيرة محمد فقيه فرج، رواية حفص عن عاصم. صعب النظاميات ما وصى عمر أحمد نظامي، ما وصى ملا عمري نظامي، جنابي نهت ولد جاتي خوي، ما وصى ملا عبد الله عبد الرحمن ناردو ملا عبد الله مخرج، كتابي كي روخش عمر أحمد ككتي جنابي، ما وصى عمر خويتي، إجازة ورق قريم ولد ورق ليلة الرواية حفص عن عاصم. المجيزة سامية منير إلوش، كتاب كاني ما وصى سامية. قشبين محمد سليمان، قشبين محمد سليمان. تارا محمد سعيد، تارا محمد سعيد. بسوز بكر علي، بسوس بكر علي. سيما صالح توفيق، ربار وليد مصطفى، ربار وليد مصطفى. أنوار إسماعيل عبد الله، هناو بهاء الدين نجم الدين. كتاب يكاني ما وصى سامية هميان للرواية حفص عن عاصم مولتيان والقرتوه. ما مصطى شهلاء أحمد كريم، ما مصطى مجيس، ما مصطى مولى الدار. شهلاء أحمد عز كريم. كتابي نور وليد يونس، نور وليد يونس. خوش كان اگر توزيك بيدنجي راقرن ام چند دقيقة. ما مستاي مول الدار، ما مستا صلاح ستار سعيد. كتابي آزاد فائق توفيق، رواية شعبة عن عاصم ورواية حفص عن طريق طيبة النشر. أحمد صلاح ستار، رواية حفص من طريقة طيبة النشر. بشرى يسرى خطاب عبد القادر. كاكب روبر. يسرى خطاب عبد القادر. الرواية شعبة عن عاصم. بشرى خطاب عبد القادر، قراءة عاصم. دنيا جميل عزيز. دنيا جميل عزيز، قراءة عاصم. فاطمة قادر علي، فاطمة قادر علي، رواية حفص عن عاصم. مامستا رنجدر آزاد مجيد. كتابي شاخوان محمد علي،
الرواية حفص من طريق طيبة النشر. هاوري خليل حما عزيز، الرواية حفص عن عاصم. توانا علي حما صالح، الرواية حفص عن عاصم. قلشن عبد الرحمن معروف. مامستا لقمان أحمد محمود. لقمان أحمد محمود مولة أدابة قيام أحمد محمود يخشكي في رواية حفص عن عاصم. مامستا خيلان علي أحمد. خيلان علي أحمد. كتابي فردوس صالح أحمد. فردوس صالح أحمد مولد وردقري للرواية حفص عن عاصم. مامستا شيراز قدر إبراهيم. كتاب يكاني نجيب كاوى عزيز، رواية حفص عن عاصم. نجيب كاوى عزيز. جيان مجيد محمود. جيان مجيد محمود. مامستا أحمد عبد الله عارف. قرميان كتاب يكي قرميان صلاح محمد. قرميان صلاح محمد. تزب شك اشترى مامستا. تزب شك اشترى. مامستا ماكوان عزت عزيز. كتابي غازي عثمان صالح. الرواية حفص عن عاصم. مامستا عباس شرف الدين حسن. كتاب يكاني مريوان أنور أحمد، رواية شعبة عن عاصم. أركان افتخار أركان افتخان عطاء الله، الرواية حفص عن عاصم. أم الشعبية أركان ما وصلنا مريوان شعبة ورقري ما مستاهير وكاكل. كتابي آرزو طارق عبد الرحيم، الرواية حفص عن عاصم. مامستا شلير محمد كريم. كتابي شيلان محمد أمين، الرواية حفص عن عاصم. شيلان محمد أمين سعيد. مامستا آراس غريب صالح. كتابي ميران رحيم شريف، رواية حفص عن عاصم. مامستا زانا فاروق حمى رشيد. كسر لجهتي كتابي كيوان مصطفى قادر لايما وسازانا فاروق.
ماوەستا زانات تەشریفی ناتۆ ماوەستا ئاراز لە بری ئەو خەڵاتەکەی و مۆڵەتەکەی ئەداتێت کەیوانیش ناتووە هەردووشیان مامۆستا تریفە ئەحمەد محەممەد كتابي بيان حمى أمين كريم رواية حفص عن عاصم مامۆستا ياد دانا فاضل كتابي لقمان عزيز محمد مامۆستا كجال رحيم عارف كتابي شيلان رحيم عارف خۆشەویستان مامۆستا عمر ئەمین محەممەد بەرپرسی لقی هەڵەبجەی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لێ مۆڵەت ئەدا بە سیانزە لە قوتابیەکانی بەڵام دیارە بەهۆی ئەوەی کە ئەوان ئەمساڵا هەنگیان نەبووە هاتووە لێرەوە مۆڵەت ئەدا بە قوتابیەکانی و خەڵاتیان پێشکەشەکە كتابي بفرا وجميل رمضان نبتشوف شوفوا قراءة 10 الصغرى عن طريق الشاطبية والدرة نجاة كريم محمود قراءة ابن كثير وقراءة ابن عامر جيان محمد علي قراءة أبي عمرو نعيم عبد الله سعيد قراءة عاصم نجين ناصر حما أمين قراءة عاصم